بەناوی خی بەخشندە و میهرەبان قوتابیانی خۆشەویست دووبارە پێتان شاد بووینەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی نوێ لە بابەتی زمان و ئەدەبی کوردی پۆلی دەیەمی زانستی وێژەی. قوتابیانی خۆشەویست لە وانەکانی ڕابردوو باسی دوو زۆرمان لە هاوڵناوی ژمارە کرد، ئەوانیش هاوڵناوی ژمارەی بنجی هەروەها هاوڵناوی ژمارەی کەرتی. ئەمڕۆ دێنە سەر جۆری سێم و کۆتایی لە هاوڵناوی ژمارە ئیژبری تێ لە هاوڵناوی ژمارەی کەرتی. با بزانین هاوڵناوی ژمارەی کەرتی چییە؟ هاوڵناوی ژمارەی کەرتی بەشێک لە ژمارە تەواوەکە پیشان دەدات. هەر خۆی ناوەکە لە خۆیەتی دەڵێ کەرتی واتە بەشێک لە ژمارەکە پیشاندات، تەواوی ژمارەکەت پێشان نادات، ئەندازەی کەرتەکە ڕادەگەیەنێت و ئەو پیشاندانش بەهۆی ئامرازی دانەپاڵی جێبەجێ دەکرێت، کەواتە لێرانە ئێمە پێویستمان بە ئامرازی دانەپاڵ دەبێ، هەروەها تەواوی ژمارەکەشمان پێشان نادات بەڵکو کەرتێکت پێشان دەدات، ئەندازەی بەشێک لە ژمارەکەت پێشان دەدات. تێبینی یەکەم هاوڵناوی ژمارەی کەرتی هەمیشە لە پێش ناو دێت، واتە ناوە سفکراوەکە هەمیشە لە دوای ژمارە کەرتەکە دێت و پێویستی بە ئامرازی دانەپاڵ هەیە. دەڵێ هاوڵناوی ژمارەی کەرتی هەمیشە لە پێش ناو دێت، واتە ئێمە لەوانەکانی ڕابردوو ئەگەر لەبیرتان بێت کە باسی هاوڵناوی ژمارەی ڕێخستنمان کرد، هاوڵناوی ژمارەی بنجی دەمانگوت دەکەوێتە دوای ناو یاخود دەکەوێتە پێشنەوە، بەڵام هاوڵناوی ژمارەی کەرتی هەمیشە لە پێش ناو دێت، ئەو یەک لە مەرجەکانێتی. واتە ناوە سفکراوەکە ئەو ناوەی کە لە دوای هاوڵناوی ژمارەی بنجی دێت هەمیشە دەکەوێتە دوای ژمارە کەرتێکە. بۆ نمونە دەڵێ سێیەکی مەڕەکانی خۆمم فرۆشت. ئێستا سێیەک یەکێکە لە جۆرەکانی هاوڵناوی، یەکێکە لە جۆرەکانی هاوڵناوی ژمارەی کەرتی. ئەگەر سیر بکەین سێیەک ئەوە هاوڵناوی ژمارەی کەرتیە. مەڕەکان ناوە بە دوای هاوڵناوی ژمارە کەرتێکە داهاتیە و هاوڵناوی ژمارە کەرتی لە پێشی هاتیە و پێویستیشی بە ئامرازی دانەپاڵی هەیە. دووەم هاوڵناوی ژمارەی کەرتی هەمیشە لێکدراوە، هەمیشە لێکدراوە. ئەگەر سیر بکەین سێیەک، دوویەک، سێ لەسەر چوار، ئەو ژمارانەی کە ئێستا دێین باسییان دەکەین و پێتانی دەناسێنین هەمیشە هاوڵناوی ژمارەی کەرتی لێکدراوە. سێم ئەگەر سەرە واتە ژمارەی سەرەوە ئی هاوڵناو ژمارە کەرتەکە یەک بوو، بەڵام ژێرەوەی ژمارە سێ بەولاوە بوو، ئەوە لە گوتندا ژێرە دەگوترێت ئەو جا یەک یان ئێکی بەدووادا دێت. واتە ئەگەر سەرەی ژمارەکە ژمارەی سەرەوە یەک بوو، ئی خوارەوە سێ بەولاوە بوو، لە سێ بەولاوە بوو، یەکەم جار ژمارە چێن دەردەگوترێت؟ یەکەم جار لە گوتندا ژمارەی ژێرە دەگوترێت، یانی واتە ژمارەی ژێرەوە دەڵێ ئینجا یەک یاخود ئێکی بەدووادا دێت. چۆن؟ بۆ نمونە یەک لەسەر چوارمان هەیە، چۆن دەیخوێنیەوە؟ دەڵێ چوار یەک، گوتمان ئەگەر سەری یەک بوو خوارێ لە سێ بەولاوە بوو، واتە سێ چوار پێنج هەتا کۆتایی تا ژمارە نۆ، یەکەم جار ژێرە دەخوێنیتەوە پاشان سەرەی بەدووادا دەخوێنیتەوە، دەڵێ چوار یەک یان چوار ئێک کە لە کرمانجی سەرو بەو شێوازە دەخوێنرێتەوە. یەک لەسەر هەشت هەیە ئەگەر سەیر بکەیت لە سێ زیاترە ژێرەوە، سەرش یەکە، سەیر بکە چۆن دەیخوێنێت؟ دەڵێ هەشت یەک، واتە ژێرە یەکەم جار دەخوێنیەوە پاشان ژمارە یەک. سێ یەک لەسەر سێمان هەیە، چۆن دەیخوێنیەوە؟ دەڵێ سێ ئێک. کەواتە ئەگەر هاتوو سەرەی کەرتەکە یەک بوو، سەرەی کەرتەکە یەک بوو، ژێرەکەی لە سێ بەولاوە بوو، یەکەم جار ژێرە دەخوێنیەوە پاشان یەک یاخود ئێک دەیخوێنیەوە بۆ شێوازەی کە لێرە ئاماژەمان پێدا. چوارم ئەگەر سەرە دوو یان زیاتر بوو، ژمارەی سەرەوە دوو یان زیاتر بوو، ئەوە لە گوتندا سەرە دەگوترێت، واتە یەکەم جار ژمارەی سەرەوە دەخوێنیەوە، ئینجا ژێرەوە لە پاشان ژمارەیەکی بەدووادا دێت. چۆن؟ ئێستا بۆ من ئەگەر سەیری وە بکەین سێ لەسەر هەشتمان هەیە،
دەڵێ یەکەم جار سەرە دەخوێنیەوە پاشان ژێرە پاشان وشەی یەک یان ئێچی بە دوادا دێنی ئەها سەیر بکە چۆن دەخوێندرێتەوە 3/8 چۆن دەخوێندرێتەوە دەڵێ یەکەم جار 3 8 1 یعنی بەو شێوازەی دەیخوێنیەوە بەو شێوازەی دەیخوێنیەوە 3 8 1 2 5 1 ئەوە لە ڕووی هاوڵناوی ژمارەکردیەوە شێوازی خوێندنەوەکەی بۆ شێوازەیە یەکەم جار سەرە دەخوێنیەوە پاشان ژێرە پاشان یەک یان ئێچی بە دوادا دەڵێ جاری وا هەیە ئەو ژمارەیە کە سەرە لە دوو زیاترە و ژێرەکەشی لە دوو بەرەو سەرەوەیە دەتوانانی بۆ شێوازش بخوێنیەوە بڵێ 3/8 دەتوانانی بڵێ 2/5 واتە هەردوو شێوازەکەی دروسترە دەتوانی بڵێ 3/8 ئەوەیان دەتوانی بڵێ 3/8 دەتوانی بڵێ 2/5 دەتوانی بڵێ 2/5 پاشان خاڵێکی ترمان هەیە ئەویش دەڵێ ژمارە 1 و 2 ناکەونە بەر دەستوری خوێندنەوەی کەرتەکان تر ئەگەر کەرتەکە سەرەی یەک بێت ژمارە 1 لەگەڵ ژمارە 2 ژمارەیەک لەگەڵ ژمارە 2 بەو شێوازەی کە لە یاساکانی تازە باسمان کرد بەو شێوازە ناخوێندرێتەوە چۆن دەخوێندرێتەوە ژمارە 1 لەسەر 2 هەمیشە بە نیو دەخوێندرێتەوە بە نیو دەخوێندرێتەوە ئەگەر سەیری بکەین 1 لەسەر 2 مانەیە دەڵێ نیوەی کتێبەکەم خوێندەوە ناڵێ 1 لەسەر 2 کتێبەکەم خوێندەوە ئەوە بریتی بوو لە بابەتی هاوڵناوی ژمارەی کەرتی گوتمان هاوڵناوی ژمارەی کەرتی کەرتێکی ژمارەکە پیشان دەداوەتە بەشێکی ژمارەکە پیشان دەدات و هەروەها هەمیشە دەکەوێتە پێش ناوەکە و هەمیشە لێک دراویشە و پێویستی بە ئەمرازی دانەپاڵ دەبێتن هیوادارین سوودتان بینی بێت تاوانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ